هەڵمەتی ڕاوکردنی ڕەمزەکانی حەشتی شەعبی دەستی پێکرد. جەنگەکە وردە وردە خزا. عێراق دەرگای یەکەمی بەرگری ڕژێمی ئێران و بەغدا پایتەختی دووەمی تاران کەوتە بەڕەحمی موشەکە یەکتۆنیەکانی ئەمریکا و ئیسرائیل و بنکە نهێنیەکانی سەرۆکی میلیشیاکان خاپورکران و خرانە ژێر گڕی تووڕەیی ساڕوخە زیرەکەکە. فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا شەوی ڕابردوو بەرەبەیانی ئەمڕۆ بنکە و بارەگا تایبەتەکانی هەژاند. ئەمجارە هێرشەکان تەنها بۆ سەر بارەگا و کۆگا سەربازیەکان نەبوون، بەڵکو ئەمریکا لۆکەیشنە مەترسیدارەکان و بنکەی ئۆپەراسیۆنەکان و سیستەمی موشکی گروپە چەکدارەکانی کردە ئامانج و لە 10 خولەکدا 3 لە دیارترین سەرکردە باڵەکانی باڵی سەربازی ئەو گروپانەی ڕەوانەی جەهەنەم کرد. بەپێی زانیاری میدیانێ خۆی و جیهانیەکانە ئەو هێرشە وردانی ژووری ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا کە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانی هێرمسی پێشکەوتووە ئەنجامدران بوونە هۆی کوژرانی ئەبوو حسێن محەممەداوی سەرۆکی کەتایبەکانی حیزبوڵڵای عێراق کە یەکێک لە ناوە هەرە دیارەکانی ناو کەتایبەکانی حیزبوڵڵا بە سەرەڕەمی تیرۆر و ناوی سەرەکی هێرشەکان دادەنرا و ئەمریکا بە وردی بە دوایدا دەگەڕا. کوژرانی محەممەداوی گورزێکی گەورەی لە هەیکەلی سەرکردایەتی ئەو گروپە کە بەردەوام کوردستان و بنکە ئەمریکەکانی دەکردە ئامانج. سەرکردەی دووەمی پێکراو لەلایەن ئەمریکاوە توندڕەوترینی ناو میلیشیاکانە محەممەد عەبد مالیکی، فەرماندەی ئیدارەی ئۆپەراسیۆنەکانی حیزبوڵڵای لوبنان. مالکی بەڕەچەڵک عێراقیە و خەڵکی پارێزگای ناوچەکانی نزیک بە بەسڕەیە. ئەو وەکو ئەڵقەی پەیوەندی و ڕێکخەری ئۆپەراسیۆنەکانی نێوان حیزبوڵڵای لوبنان و عێراق کاری کردووە و بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان کرا بە 1000 پارچەوە. کوژرانی محەممەدی ئاماژەیە بۆ دزەکردنی هەواڵگری قوڵی ئەمریکا بۆ ناو تۆڕە نێودەوڵەتیەکانی ئەم گروپە میلیشیا شیعانە بۆ پێی کەسنەی دەزانی مالکی لەکوێ خۆی هەشار داوە. کوژراوی سێم ناوێکە کە سەرچاوەی ئاژاوە و تەنانەت ناکۆکی نێوان سەرکردە سیاسی عێراقیەکانیش بوو. ئەبوو عەلی کەربەلایی بەرپرسی سیستەمی موشەکەی لە ڕێکخراوی بەدر و بەرپرسی هێرشە بەردەوامەکانی ناوچەی ساوس بوو. دوجار و دوای زانیاری وردی هەواڵگری لە ئۆپەراسیۆنێکی تایبەت و جیاوازدا و لە نەو جەرگەی پایتەخت بە دیاریکراوی لە لۆکیشنی عەرەساتی هیندی هەستیار لە بەغداد ئۆتۆمبیلەکەی کەربەلایی کرایە ئامانج. ناوبرا و بەرپرسی یەکەمی گەشەپێدان و ئاڕاستەکردنی سیستەمی موشکی بووە. لێکۆڵینەوە سەرەتایەکانی یەکەی ئەمنی و خانەی ئۆپەراسیۆنە تایبەتەکان شتی سیر لە ئۆپەراسیۆنانی ئەمریکا و ئیسرائیل ئاشکرا دەکەن کە دەڵێن هەر سێ سەرکردەکە لە ناو ئۆتۆمبیلەکانیان و لە کاتی جوڵەدا پێکراون کە ئەوەش ئاماژەیە بۆ بوونی زانیاری زۆر ورد لەسەر ئەو سەرکردانە و ئاشکراکردنی شوێن و جێگەیان لەلایەن نزیکترین سەرچاوی خۆیان و ئەگەری دانانی GPS لەلایەن پاسەوانەکان و کەسەپلەیەکەکانیانە. ئەم بردومان و ئۆپەراسیۆنانە دەرخەری ئەوەن کە ئەمریکا دەیەوێت ئەگەر بۆ کاتیش بووە جەنگەکە بگوازێتەوە عێراق و تۆڵە لەو میلیشیانە بکاتەوە کە بوونەتە سەر ئێشەی چەندین ساڵی. ئۆپەراسیۆنەکان تەنیا لە بەغدا چڕ نەبوونەتەوە، بەڵکو هاوکات زنجیرەیەک بردومانی تر پارێزگاکانی دیکەی عێراقی گرتوتەوە کە بارەگاکانی حەشتی شەعبی تێدایە. ئەمەش بۆ سەرقاڵکردنی سیستەمی بەرگری و بڵاوکردنەوەی پشێوی بووە لە ناو ڕیزەکانیاندا. ئەم ئۆپەراسیۆنە هاوکاتان نیشانی دەدات کە وەزارەتی جەنگی ئەمریکا و هۆبەی ئۆپەراسیۆنە تایبەتەکانی ئیسرائیل ئامانجیان لە قۆناغی بەرگری دەربچن لە عێراق و هەنگاو بەرەو لێدانی کەمەرشکێن بنێن. لە ئێستادا ئامادەباشی ئەمنی لە عێراق گەیشتۆتە بەرزترین ئاست و ئینزار دراوە بە کارمەندان. چاوەڕوان دەکرێت کاردانەوەی توند لەسەر ئاستی سیاسی و سەربازی بە دوای خۆیدا بهێنێت.